بم كبيري ميخانة يا مريدي خانة شمسي أصفان كيدا قاتا خالصين ياري من أوابوني نابوا هارقي ليلة كيد الداري من يكتما شي جوان تيرالم تاكو جلوي روجوشو زيري رخصة روجي رون ما بسكر الشوقاري من زيري رخصة روجي رون ما بسكر الشوقاري من زيري رخصة روجي رون ما بسكر الشوقاري من خاطري فيشاوي جواني او بتي خوني بيدا حرب غيري بوت فراسي نابي بروا وكريم روحك امروي خود بالوينا نابكي كشتينا زيتم دامك الوكالة مينا كان مردونها برازيتم جارتي بالكم بندوينا بدايتم وآوازيتم ميلي عبرويتو قد نارم غمزة ديشا وكي بازيد بم من كهاتم خير لمقوري يا اخوة كافر بجلابم من كهاتم خير لمقوري يا اخوة كافر بجلابم دڵی سەبرم دەریایکی سنوورە ئارام و مەنگ تووڕەی من چیای کە ئاگر پژێن پڕ و بێدەنگ دڵی سەبرم دەریایکی بسنوورە ئارام و مان دەلێم گەڕێن پەسم مەکان با هەڵنەچێم دەلێم گەڕێن پەسم مەکان با هەڵنەچێم ئارێ ئای بەزۆل کوڕۆسەر زانم یەکیمە هێتابم دامەکە و خەندەکەی نیگاهێت نێمەک و مازەی شەرابم من لەبەر نیگاوهێت بمرێم دووسەری غەمزەکەی جەلابم بڵێ پێم گوڵەکەی بەهاری لە توتابەکەی جودابم وارەوە بە شەرتی جاران ڕۆژی سەجارێت پێدابم وارەوە بە شەرتی جاران
جارێر پێدا بێ ئاسمان کەی دەگاتە خاڵی سینەی یاری من ئاوە بوونی هەرگیز نابووە لەیلەکەی دڵداری من یەک تەماشای جوانترالم تاکو جلوەی ڕۆژ و شەو سەیری ڕوخسە ڕۆژی ڕوونمە و دەستی لە شەوداری من سەیری ڕوخسە ڕۆژی ڕوونمە و خب وقتتان وخير وميدوارم لهركوي هن ساق وسلامت ون البته ام ديبيته بو كسانيك كل سرزمين كردوارا لأمر مبارزة ولا أمر شورشا بجداري أكن ببيجي عوازي ويكا بهر طاقم وجروبي كناو أنين لخويان بلام لچوار چيوي آخيزة كردانا دستبر أون بۆی خوێندنەوەی ئەوزاعێک کە لە ئەم کەلەن کوردەوانە بەڕێوە ئەچێت مەسئلەیەکی گرنگ و مهمە کە ئێمەمانان بزانین هەنگاوەکانە داهاتوومان چۆن هەڵەگرین بزانن ئێمە ئەگەر ئانالیز ئەکەین تەحلیل ئەکەین دەستگاگە لە حاکمیەتی لە ڕێگەی دانشگاه زانکۆ لە ڕێگەی مەراکز مطالعاتی تینگ تانگ مەراکز مطالعاتی استراتژیک لە ڕێگەی دەیتاگەلە نەهادگەلە جاسووسی و استخباراتی مەجموعەیەک جەمعبەندیەکەن سەبارەت بە ئەوزاع و ئەحواڵێک کە ڕوو ئەدا یا قرار ڕوو بدە یا لە شرۆف ڕوودانە بزانە مەسەڵەن تەبیعەتەن هاتگەلە ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی بۆ ئیدارەکردن و بەردەوامکردنە دەسەڵاتە خۆیان ئەکەونە دەیتا کۆکردنەوە بزانن لە کوردستانە قەومی ئیتنیکی چه خەبەرە کێ دەسەڵاتی گرتگە کێوە بەرچاوە کێ خاسە کێ خراوە نەبزە خەڵکی چۆنە ئەمانە ئەبێتە دەراوێشتەی خروجیە هەڵسوکەوت و داڕشتنە بەرنامەیەک بە گوێرەیە ئەم تێگەیشتنە لە کۆمەڵگای ئێمە لە مردمە ئێمە هەر کەسێک کە گەرە کەسی بێتە ناوە ئەمرە مبارزە سەرەتا مەسئلەیە کە پاڵی پێوە ئەنێت دەرک و ئیحساسێکە کە خۆی هەسی پاشان ئەگەڕێ بە شوێنە ئەوەی کە بزانێت ئەم حاڵ ناخۆشیی کە ئەو هەسی بۆ واسە وردە وردە ئەکەوێتە ناو مەسیرێک کە گەرەکیسی بڕێچت بگۆڕێت بە فەعالیەتە خۆی بە هەڵسوکەوتە خۆی بە هەڵوێستگرتنی بە وەستۆگرتنە ئەرک ئەم دیبەیتە مهمێکە کە بەرچاوڕوونی ئەدا بۆ کەسانێک کە تا بە ئیمڕۆ جۆرێکی تر دنیایان دیگە وەکو مثالەکە وەنە چۆپی کێشێ لە جێ ئەکەن و 50 ساڵە بەجێ ئەوەی کە بەرەو پێش بڕۆن بەرەو دوا ئەڕۆن وەلەتەیە دەورانە مبارزاتیانە نەک کارێکی دروستیان نەکردگە بەڵکو تا دڵت گەرەکوێ کار غەڵەتیان لە بەرژەوەندیە ئەوانەی کە گەرەکیانە ئێمە نەهێڵن کردگە با من ئێستا ئەوەی کە ئەیزانین بیدەمە بەرە محەکە عەقڵ ئێمە چی ئەزانین ئێمە لە پڕێکا چاومان کردو وتیان ساڵە 1357 لە ئێرانە
انقلابێک دەسی پێکرد بە ناوە ئینقلابە مەردمیە ئێران. 22 بەهمەنە 57 ئەم ئینقلابە بە ڕەهبەریە خومەینی بە ئیعلامە بێتەرەفیە ئەرتەش سەرکەوت و ناویان یا ئینقلابە جمهوریە ئیسلامیە ئێران، کەواتە پێناسەکردن ڕژیمە ئێران پێناسەیە یەک ڕژیمە ئیدئۆلۆژیکە ئیسلامیە. ورد و دەرستان بیستکتانە وەختی گەرەکیانە ئیراد لە دەوڵەتە ئێران بگرن، ئێژن ئێران گێرە شێوێنە، ئێران بۆ سوڵح جەهانی خراپە، ئەمە غەرب وا ئێژێت، ئەمە تەلەڤیزیۆنەکانە BBC وۆیساف ئامریکا وا ئێژێ، ئەمە ڕەهبەرانە کۆمەڵە و دموکرات وا ئێژن یا وایان ئەوت. بزانن ئەگەر دەوڵەتە ئێران دەوڵەتە غەیرە ئینقلابی و دەوڵەتە نۆرماڵ بوایە، تەبیعەتەن مشکڵێکیان لەگەڵا نەبوو، هەر هەڵس و کەوتێک کە ئەی کرد ئەچووە خانەیە بەرژەوەندیە ملیە ملەت ئێران. بۆ ڕژیمە ئێران ڕژیمە خراپێکە؟ چون ڕژیمە ئێران ڕژیم ئینقلابیەکە کە سپاهە پاسداران ئەرکە سازمانی پاراستنە ئینقلابە، نە پاراستنە ئێران، پاراستنە ئینقلابە. تەبیعەتەن لە داکترینە ئینقلابیە وەختی تۆ بەرخەلاف نەزمە جەهان بی زاهرەن تۆ ناتوانی جەزیرەیەکی ئارام لە ناو دەریایەکی متەڵاتە ماوی، ناتوانی. بۆیە ئەگەر تۆ ئینقلاب بکەی و ئینقلاب خۆت سادر نەکەی، بە چواردەورە خۆت بڵاوەی پێ نەکەی، نظامە سوڵتە دەوڵەتە ئینقلابیە تۆ لە بین ئەوە. ئەمە نگاهە دنیای چەپە کە تەبیعەتەن جمهوری ئیسلامی شەگرێتەوە. ئەمما جمهوری ئیسلامی ئێرانی کە بەخۆی ئێژێ ئینقلاب مستەزعەفانە جەهان، هەر ئینقلابێ ئارمان و ئارمانجێکی هەست. ئارمان و ئارمانجە ئینقلابە جمهوری ئیسلامی کە ئێمە تەحلیلمان کرد ئینقلاب نییە، لەسەر سێ کۆڵەکە ئەوێسیت. ئەوەی کە باعث ئەوێ ئەم بتوانێ ئینقلاب سادرکە. یەک، ئینقلاب ئێران ئینقلاب مستەزعەفانە. ئینقلاب مستەزعەفان لە مقابڵ ئستکبارە ئەوێسیت و ئەحرم ئەم وێسیانە محورە مقاومەتە، محورە مقاومەت. بزانن سێ مەقولەیە: استضعاف، استكبار ومحور مقاومة. تئوريزة نوغا. بزانن تئوريزة كردن مهمة، بو خاطري ويكا مثلا لتو أبرسن تو مسلماني اجي بالي سنيت يا شيعة سنيم، شافعيت يا حنبلي، مالكيت، حنفيت، تشيت. تو اجي من سنية شافعيم. يعني پیغمبر اسلام متنيكي هاوردگا بناوه قرآن كرياغسا مصحف. ام مصحفه خويندنوية شخصيك كتيا فقه در تيريد، قانون در تيريد، شرع در تيريد، وتفسيرك اكالم متنا أبيتو ريقيتو أكويت شوين إمام محمد شافعي. إما قرق ما نبرون يارمتية جمهورية إسلامي كين. إما إشي بزانين مستضعف كيس، مستكبر كيس. چه شرايتك، چه حلسو كوتك، إنسانك أكات مستكبر، چه شرايتك، چه وضعیتێک، چه کەرەستەگەلێک ئینسانێک ئەکاتە مستەزعەف. بۆ خاتریەوەی بەر بە ئستزعاف بگرین
ئێشێ ڕەوەند و ڕێگەی بە مستەکبر بوون بناسین. فرمولی گەرەکە هەروە کە ئاغایانە فەقیه فرمولیان گەرەکە بزانن چی حەلالە چی حرامە. پس تۆ ناتوانی ئیدعا بکەی ڕژیمێکی ئیدئۆلۆژیکە ئینقلابیت کە سدور ئینقلابەکەی. کەس نەئەزانێ محور مقاومەت چییە، نەئەزانێ ئستکبار چییە، نەئەزانێ ئستزعاف چییە. ئێمە ئیشێ هەروە لە خۆمان و بە تۆرە کولی بێژین هەرکە بۆگەنە و ئستعمار ئەکرێت مستەزعەفە، هەرکە زۆری هەز مستەکبرە مەقسێ مفتە. ئەمە نە پێناسەکردنە نە سنگومەندانە، ئەویش بۆ ڕژیمێ کە ئیمکانات دەوڵەتی وا لەبەری دەستیا، منابع ئینسانی وا لەبەری دەستیا، دانشگا وا لەبەری دەستیا، ئیدعا ئەکا مشتێ پەیڕەوانی هەز کەوانە دەوروبەریە. ئەم پەیڕەوانە ئەگەر ئارمانە ئینقلاب تعقیبەکەن دەمێک و مەشەیە بیان زانی ئەم ئارمانی ئینقلابە چییە. طبیعەتەن وەختی تۆ ئەمە تعریف ناکەی، تۆ دەوڵەتە ئامریکا کەشوەرانە ئوروپایی بەناو ئۆپۆزیسیۆنە ئێرانی ئێژی دەوڵەتە ئێران دەوڵەتە یاخیە بینالملەلیە. بۆ دەوڵەتە یاخیە بینالملەلیە؟ چون ڕەفتار گەلێک ئەکا ماجەرا جویانە گەرە کێسیتەکە ئستکبارە شەڕکە لێ درۆکە. خب چون دەوڵەتە ئێرانە ژێ مستەکبر کیس. دەوڵەتە ئێران وا لە چوارچێوەی نظام سوڵتە، لە چوارچێوەی نظام سوڵتە لە تەمامە ئیمکانات نظام سوڵتە بەهرە ئەگرێ، لە سیستەمە پولی، سیستەمە ئینتەرنەشناڵ لۆ، لە سیستەمە ترانزەکشن، لە سیستەمە بیمە، لە تەمامە ئەمانە گەڵ وەرەگرێ. ووا لە ناوە ئەم جەزیرە، وا لە ناوە ئەم دنیا. پس ئەوەی ئینقلابە ئاوەکیە 57 حچێکی نێدەپشتا تئۆری نییە. خودە ئاغایە ئەو کەلیمە سروش پێی ئەژێ ئینقلابە بێ تئۆری، ئینقلابە بێ تئۆری. هیچ کام لە متەفەکرینە ئێرانی ناتوانن ئینقلابە 57 تەبینە نەزەریکەن چۆنەمە ئینقلابە، هیچ کام نە ئەوان هیچ غەربیەکیش ناتوانین. بزانە ئەمانە مهمن کە ئێمە بیزانین، خەیلی مهمە بیزانین. بۆ مەسەلەن پارەکە ئێوە دیتان لە ژێرە ناوە شتێک کە ئێمە پێمان وت ئینقلابە دەستکردت، دەسە شاراوە، ئینقلابە وێناکریاک وەکو ئینقلاب لە شاشەی تەلەڤیزیۆنە بەناوە ئینقلابە مەحسا ئەمانە ناویان دیابوو، فەلسەفەیە وجودیەوەی کە تۆ ئەچیتە دەرۆ تەزاهوراتەکەی لە ئستۆکهۆڵم، لە بێرلین، لە پاریس، لە لەندەن، لە کانەدا. ئەمە چه فەلسەفەیەکی وا لە پشتا؟ ئەمەی کە حکامانە دنیای غەرب بزانن ئێمە مردمە ئێران خۆشمان لە دەوڵەتە ئێران نایە، چون دەوڵەتە ئێران بە پەتیارگی کێشیاگە و مردمە خۆی ئەکوژێت. خب ئێوە لە بیرتانە جەماعەتە ڕزای پەهلەوی و عەبەی موحتەدی و مەچەی هجری و ئەمانەی کە لە ناوە بازیە ئینقلابە وێناکریاگەونە لەگەڵ مەعسومەی قومی کولا ئەیانوت ئێمە ئەچینە کاخە ئەلیزە، ئەچینە پارلەمانە ئوروپا. ئێژین چی؟ قسەی مردمە ئێران ئەگەێنین بە گوێی دنیا. چه اتفاقی بکەوێ؟ خب چه اتفاقی بکەوێ؟ بۆ خاترێەوەی مردمە دنیا یا بڕۆینە لای سیاسەتمەدارانە غەربی واداریان کەین دەوڵەتە ئێرانی بگۆڕێت. کەسێ لە خۆی سوعالی نەیەکرد گۆڕینە دەوڵەتە ئێرانی ملیاردها دۆلار هەزینەیەسی بۆچی ئێشێ پارلەمانە فەڕەنسە بودجێ ملیار دۆلاری بە سەربازە فەڕەنسی اقتصاص بدات تا ڕژیمە ئێران بکەوێ کە مردمە تاران خۆشی بکەن لە ناوە خیابانە و ژیانە خۆشێ لە دیسکۆتەکا بۆنە بەرەو بۆ ئیشم کارە بکە. خب فەلسەفەی وجودیت
تەزاوراتکردن چ بوو؟ ئەمە بوو دنیا خەوەری نییە جمهوری ئیسلامی چ چەپەڵێکە ئێمە ئەڕۆین پێیان ئێژین. ئەبەی مهتەدی ئەیوت ئێمە ئەڕۆین بە سەرانە ئەمریکا ئێژین کە ئێوە جمهوری ئیسلامی ناناسن. خالد عەزیزی وای ئەوت ئێمە جمهوری ئیسلامی ئەناسین. دەی وە بەرە چاوت دنیا ئەگەر وڵاتان غەربی لە ڕواندا چاویان ئەقوچن بەسەر کوشتارە بەشەر و 2 ملیۆن ئینسان کوشتارەکرێ، مافە مرۆڤ هیچ وەخت ئەو قودرەتە ئیجراییەی نەوگە کە تۆ هێز جەهانی بۆ بجوڵێنی لەبەرەوەی تەطبیقە مافە مرۆڤ بی. ئەمما ئەمنیەتە بینولملەلی لە پشتێکی پەلامارە عێراقیاندا وتیان عێراق سڵح جەهانی خسکەسە خەتەرەوە، ئەمنیەت جەهانی خسکەسە خەتەرەوە. لەبەر چی پەلامار ئەفغانستانیاندا وتیان تەرۆریزم ئەمنیەت جەهانی خسکەسە خەتەرەوە. ئیستا دەوڵەتە ئێران 400 پەحباد و موشەکە کروز و موشەکە بالستیکی مستەقیمەن لە خاکە خۆی گرتگەسە ئیسرائیل بەسەر ئاسمانگە ئەردەنا بەسەر ئاسمانگە عەرەبستانە سعودیە موشەکەکانی چووگن و ئیاڵەتە متحیدەیە ئەمریکا و ئیسرائیل وەکو سەق قوزەیان تێ حیچێ ناکەن. حتا دڵت گەرە کوێ دەوڵەتە ئێران فوی تێبووگە. باشە ئۆپۆزیسیۆنە ئێرانی ئیاڵەتە متحیدەیە ئەمریکا ئیستە لە ئەمنیەتە جەهانیەکەی وا مەئمورە بۆی دفاع ناکە. ئیسرائیلی هەیمەنەی شکیاگە و قەوڵ خەڵکە باشوور پۆرتی کریاگە سەعناگە. سپای پاسداران و جمهوریە ئیسلامی ئەوەنە فوی تێبووگە ئەوەنە زل بووگە تورکیا وەختە بتەقی. تورکیا ژێمە جەنگە نەمایشیە. جدەن؟ ئۆکەی دەیت ئەگەر جەنگە نەمایشیە ئیستە ئێران ڕژیمە ئیدئۆلۆژیکە بەرامەدە لە ئینقلابە مەردمیە ئەمریکا مخالفە ئێرانە و نظامە ئازاد جەهان لە پشتە شعار دموکراسی و مافە مرۆڤ وا لە تەقابڵاتە کە ئەم ڕژیمە جینایەتکارە گەرەکی لەبینی بووە ئشێمە تعریف کەیتوو ئەوێنی گشتیان لە تەحلیلە ئەخۆنە تەناقوز ناتوانن جواو بێن و دەستگاهە تەحلیلیان نییە. ئەو انتخاباتە ئەمریکاس و ئەو بەڕاستی بایدن ناوێری. ئەووەڵن دەرسە ئەووەڵت با پێ بێژم ئەگەر من بایدن بوایە مەتەکە ئێران شەڕمە کرد دەبەرەوەی جاری دووەم بوومە ڕئیس جمهوری ئەمریکا. لە وەختە شەڕە هیچ کشوەری ڕئیس جمهور ناگۆڕێت. ئاغای ڕۆزوێلت لە جەنگە جەهانی دوومە 3 دەورە بەرخەلافە قانون ئاساسی ئەمریکا بووە ڕئیس جمهوری ئەمریکا. ئیستا ئاغای بایدن اتفاقا چون چارە ترامپ لە انتخاباتە ناکا باشترە بڕواتە ناوە شەڕەتەکە ئێرانە تا دووبارە هەڵی بژێرنەوە تا ئەم تەکلیفە شەڕە ڕۆشن کات. خب ئیستا تۆ دیت ئۆپۆزیسیۆنە ئێرانی دەستی بەتاڵە هیچ قسەیەکی بۆ کردن نییە. 45 ساڵە ئۆپۆزیسیۆنە بەرساختەی ئێرانی هاوار ئەکا ڕەهبەرسازی مەکەن ڕەهبەر ئەکوتی متنە ئینقلابی ئەکوتی ئارمان ئەکوتی پێش ئەگرێ بە سازماندەهیکردن و ئێژێ بە نافەرمانی مەدەنی و لابیگەریە لە ئوروپا دەوڵەتە ئێران ئەڕۆخی. جدەن 45 ساڵە دەوڵەتە ئێران تەحریمە ڕۆخیە. چۆنە وێنزوێلا بە ساڵێ تەحریم پوڵەکەی ئەوێ تۆ دەسماڵ توالێت. دەوڵەتە ئێران 45 ساڵە تەحریمهای سەنگینی هەز ملیارد دۆلاری هەز نیوەی منتەقەی پێتێرەکە. چۆنە؟ ئەمە چۆن ئێوە جواوە ئەدەن و کاورا ئەیوت بۆ خاتری ئەوەی دەوڵەتە ئێرانی بووینە دواوە خۆ احتیاجی نییە کە ئێمە ئیدەی ئینقلابیمان بوێ. احتیاجی نییە یەکگرین خۆمان سازماندەهیکەین.
احتیاجی نییە قدرەتی جەمعی لە خۆمان دروستکەین. ئێمە ئەڕۆینە ژنێف بەرە مەقەڕە سازمانە ملەلە متحد لەبەرە دەفتەرە مافە مرۆڤە چەپڵە لە ئێدەین و گۆرانی ئێژین و گیانە فڵانە کەس وا لە خەتەرە ئێران ئەڕواتە دواوە جدەن دە ئیستا ئێران ئەمنیەتە جیهانی خسکەسە خەتەر. ئیستا سپای پاسداران ئەوەنە زلوگە ئەمریکا زاتی نێبانیکە. ئیستا تەحلیلەکەن ئێژن ئیسرائیل تعدادە موشەکەکانە زدە هەوایی مەحدودە. ئەگەر ئەم دەحفە شەپۆلە 5,000 موشەکی بێت ئیسرائیل چیەکە؟ هەر موشەکێکی گومبەدە ئاهەنینە سەتحە خوار 6,000 دلار قیمەتێسی تا ئەتەقێ 300,000 دلار ئەکەوێ. ئێران موشەکی دروست کردگە بە 20,000 دلار. موشەکە بالستیکەکەی 100,000 دلار خەرجینەوە بێ. ئەگە ئێران 5,000 موشەگرێتە ئیسرائیل، ئیسرائیل چەنێ هەواپەیما و موشەکی هەز بتوانێ فریاکەوێ؟ ئەگەر قەتەر، بەحرین، فەڕەنسا، ئەمریکا، ئینگلیز، ئوردن یارمەتیە ئیسرائیلیان ئەو شەوە نەکردایەوە پێشووتر پێیان نەوتایە وەزعەقنە ئیسرائیل چۆن بوو؟ ئیستە ئەمریکا فرە زەعیفە یا ئێران فرە گەردەن کەشە؟ باشە ئەمریکا چۆن تەهدیدە چین ئەکا لە تایوانە؟ زاتی نییە تەهدیدە ئێرانکە. چین قدرەتی فرەس یا ئێران؟ چین سروەتی فرەس یا ئێران؟ تەکنۆلۆژی چین قەویترە یا تەکنۆلۆژی ئێران؟ خۆ ئەم سوالانە کە تۆ ئەەکەی تۆ بەکوێ ئەگەێنی بەمەی کە ئەنچێ تۆ تا ئیستە بیستکتە دروست تۆ تا ئیستە لە وەهما بووگی و تەوانی لێت سندەگە گشتی دروست. ئیستە جەماعەتە حیزبی وەرشکستەتر لە جاران بووبنەوە. ئیستا جەماعەتە حیزبی حرس ئەخۆن و جمێن ئەدەن لە بەردەمە خۆیانە ئێژن باوەڕەکەی وەی سێکمان بوو وە سونی دەرچوو، باوەڕەکەی هەنگەکەمان وە زەردەواڵە دەرچوو، باوەڕەکەی ئێمە خۆمان حیزبی نەمان ئەوێرا خۆمانمان ئەوەسیوە وە ئیسرائیل. هەر دوێکە ئاری هەرسین وتی جمهوریە ئیسلامی بە ئیسرائیل ناوێرێت، بە ئەمریکا ناوێرێت، تێئەدا لە پێشڕەو دزەیی سارۆقەکرێتە ئێمە. ئێستاوای پارتی دموکراتە کوردستانە عێراق هاوپەیمانان فرە بێعورزەن یا ئێران فرە گەردەن کەشە؟ مەگەر تەمامە ئفتخارە تۆ پارتی دموکراتە کوردستانە عێراق ئەوە نەبوو دۆچە ئیسرائیل و ئەمریکای، باوەڕەکەی لە قنە دۆسەکە قۆمیاگە خراو قۆمیاگە. باوەڕەکەی ئیستە یەکێتی بردیوە، باوەڕەکەی تۆ بیانووی شێداگە دەسە ئێران بەسەر ئاسمانگە هەولێرە ئاسمانگە هەولێرە بۆ ئەمریکا و ئوردن و ئیسرائیل کردگەس و پەحبادەکانە ئێران خاتە خوارەوە. با بزانی ئەو ئوردنە ئەحمەقە وا چووگە پەحباد خاتە خوارۆ ئێژێ بزن وەختی ڕۆژی هات نانە شوان ئەخوا. ئەم قەرزەی پێ ئەگێڕێت و ئەمریکا یعنی ئێران پێ ئەگێڕێت و ئەم قەرزە. ئیستا حەلیکەن ئیسرائیل ئەگەر جوابە ئێران نەداتۆ و مستەقیمەن بە نیروی هەوایی و موشەکی لە ئەهدافێ لە خاکە ئێران نەدات بەو جۆرەی کە زەبر دەسە دەوڵەتە ئیسرائیل دەرخا. بزان ئێران 400 پەحباد و موشەکی هێنارگە ئێژێ پێی ئێژێ تۆ سێ لایە پەدافەندە دانیاگە نیروی هەوایی دانیاگە ئەمە 4
گنبد ئاهەنین قەڵماسنە داو سیستەمە خرسەدانیاگە ئەمە سێ هەواپەیمای جەنگەندەی F-35 و F-16 و F-15 خسکەس ئاسمانگۆ نیروی هەوایی فەڕەنسا ئینگلیس ئەمریکا و ئوردون کەوتنە یارمەتیت بۆ 400 موشک و پەهباد ئەی ئەگەر بیکەمە 4000 چ گویەک ئەخۆن چیەکەن هەر ئەو شەوە 1 ملیارد و 200 ملیۆن دۆلار هەزینەی دفاع هەوایی ئیسرائیلوگە ئێران 150,000 موشکی داگەسۆ حیزب الله خۆیشی لەوانەیە 500 تا 1 ملیۆنی بوێت ئەی ئەگەر هەر شەو شەپۆلێ 5,000 گرێتە قندۆ تا چەندێک ئەتوانی موشک بتەقێنی تۆ تا چەندێ موشەکت هەست تا چەندێ موشەکت هەست ئیستە تۆ ئەوێنیت ئۆپۆزیسیۆن دەسی بەتاڵە ئیستە تۆ ئەوێنیت تەحلیلەکان گشتی خواردیە بۆنبەست ئیستە تۆ ئەوێنی کەس نازانیت ئەمە چ باسە ئێران ئەمریکا بوو ئەو نەزلی ئەکات ئیسرائیل ئەگەر جواو نەداتۆ هەر مناڵێک لە خاوەرە میانە ئیسرائیل دەمی کردو دەسی بۆ ئەوات پۆرتە ئیسرائیل شکیاگە لە 7 ئۆکتۆبرە شکیا ئیستا ئەگەر جواوە ئێران نەداتۆ کوو بەندە نەیداتۆ لە 400 موشەکە ئەو تەهدیدە ئێران کردی نەیداتۆ ئیسرائیل تڕۆ بووگە هەتایە لە خاوەرمیانە یەک ڕەهبەرە عەرەبی دەفعەیەتر بۆ مردمە خۆی ناتوانێ هارت و پورتکە یعنی پەس خاوەرمیانە بە تۆرە مطلق چێرەی خەریکا گۆڕی ئەگەر ئیسرائیل جواو بداتۆ ڕئیسی وتی فەرماندەهانە سپاه وتیان لە هەر سەتحێ ئیسرائیل پەلامارە ئێران بدات دەست بەجێ ئێران جوابێ نەداتۆ ئەگەر ئێران جواوە ئیسرائیل نەداتۆ ئێوە وتتان دەوڵەتە ئێران حجاب ژن بۆیە مهمە لای بووە چون جزء ئارمانە ئینقلابیسی درۆکەی وەلی تۆ وتت جمهوریە ئیسلامی ئەگەر ئارمانەکانە ئینقلابی لێبسێنی تۆ ئەوێ تۆ دەوڵەتە نۆرماڵ بەڕاحەتی ئەتوانی بیرۆخێنی ئەگەر جمهوریە ئیسلامی جواوە ئیسرائیل نەداتۆ تەبدیل ئەوێ دەوڵەتە نۆرماڵ تبقە قسەیەوە شیعەگەری ئەچاڵە زێراو انقلابیگەری ئەتوالێت محوەرە مقاومەت سیفون ئەتوالێت ئێران هیچێکی بۆ نامێنێتەوە ئێران نەبۆ خەڵک لە داخڵۆ شتێکی ئەمێنێتەوە نەبۆ پەیڕەوانە خۆی ئەیمێنێتەوە نە هەیمەنەی لە خاوەرمیانە ئەمێنێتەوە و نامێنێتەوە پس ئێرانێشێ جواو بداتۆ بزانن لە پشتە چی خەڵکی ئێران ئێژێ این جەنگ ئەز ئانەما نیست عەبەی مۆحتەدی تویتێکەکە ئەنووسێ این جەنگ ئەز ئانەما نیست ئێران ئینتەرنەشناڵ فەورەن تویتەکەی بڵاوە کاتۆ ئایا عەبەی مۆحتەدی تو چکارەی تڕۆتۆسکیت تو چکارەی ڕەجۆ لە سیاسیتیانیە ئێران تا تۆ نەوی ئێران ئینتەرنەشناڵ دانیشکەوە تەلەسکۆپۆ بزانێت تۆ کەی حرەکەتێکەکەی ئینعکاسی با خەڵکە ئێران بزانێت ئەمانە لە پشتە کامە تەوجیه لە وەختە شەڕە لە وەختە تەهدیدە ئەمنیەتە خارجیە جورئەت ئەکەن بڕۆنە سپای دوژمن لە پشتە کامە تەوجیه دەی ئەگەر دەوڵەتە ئێران دەوڵەتە نۆرماڵی
إسرائيل تهديدي بك تمام أمانة لو وقت الشرع برامبر بدجمن نويسن مشتي خائن خو فروش خاك فروش بشرفن تبقى تعاريف تمام دولة كان الدنيا كورا إيراني چون جرأتك ايجي اما جنگ ايمنية جمهورية اسلامي دجمن ايمس چون ايجي جمهورية اسلامي رجيم ايدئولوجيكه چون ايجي جمهورية اسلامي نك منافع مردم ايران تأمين ناكا بلكو منافع آرمانية انقلابية خوي تأمينكا فلسفية شعار نقزن لبنان جيان فداي ايران يعني چي؟ يعني قزوا لبنان بش ايدئولوجيكتون من منافع ملي برامو مهمة دي اما انا وقت خوي لمرق قاسم سليماني تربو بون ايرانية كان يعني سردار قوري ايراني وقا سردار قوري ابوحة ايراني بوقا وامريكا غلطي كرقا كشكيسي اي استبو لبرامبر اسرائيل قشتي بايدا قسو شتيت ريجيت شون شتيت ريجيت چون جمهوری اسلامی و تحملکاتو لخانی دجمنا قصب کی جمهوری اسلامی تحت ناو اسرائیلی بون چند نفر لمردم ایمی کرد و اعدامی کرد امرو تو چون جرأتك لتارن لإسرائيل دفاعك لإسرائيل جناية كار مناول كج جن كج غزة تو چون دفاعك تو چون للرجيم جناية كار بشرف إسرائيل دفاعك لپشت چی؟ لپشت اوی که دولت ایران دولت ایدئولوژیکه است سوال دولت ایران دولت ایدئولوژیکه امریکا بو نادالی امریکا بو ناروت ناو شر امریکا بو بن کولا سپای پاسداران ناکا کاک نابودی که تمام مراکز موشکی لبین بود بالا تمام پادگان های نظامی بالی بن کولی که خوما نیخین بو نیکا تواو ايوه تواو فعالية السياسي تنبو بويك برون لوبي بكن لكاخ سفيد ولا بيتانا شابو راس اكستانا خست استا زرما لما تحت امريكا هالسياقه امريكا بو جواوناتو اتنيقرك تو برويت نقصي خوشي بو بكي برويت الدركا حوشكي نيقرك خوي خليك ايويني تروبو قال الدنيا هيمني شكيا قال الدنيا استخوارد من تناقض استزاني من اپوزيسيون ايراني عقلي بينيجي اپوزيسيون ايراني احمق بو اپوزيسيون ايراني بو چي 45 ساله وهم اداب مردم ايران وهم بهشت برين امريكا وهم حقوق بشر وهم وجدان بيدار بشر غربية كبو جيان بختور ام انسان قلقي ببهاي بوبا مرنز امريكاي باتا كشت تا ايراني فرياي زندگي خوش بكويت فرياي شاپين كردنو خريد كردنو لذت بردنو سرگرمي وتفريحات مختلف كوي كي ام وهمي داقة بخلق ايران كي داقية خو منم داقة است تحليلي كان رجيم ايران رجيم ايدئولوژيكا يا دولة النورمالة اگر رجيم ايدئولوژيكا بوشي وها هيمنة وقدرتي لإيران أدن بو أيدن ديتر خواني تتشاري شيناكا نشي خاورمانة جيبيلن عراق حپلوش كرياغا سوريش حپلوش أكري أردنيش آسماني كرگسو پحباد إيراني خسكس خوارو يا بولكاني أدات يا عبا لوتا ولوتو هلاكيشن عبا يهودي عبا دايك يهودي ولوتو هلاكيشن خب ايوه خليكن اما ابينن لكنار اما ياتفاقي خليكا كفي ايوه اشي اما اتفاق بوينن بزانن تودي مردم اگر تبديل بش نبيت بمجموعي سازمان دهي كرياغ لپشت يك ايدي انقلابي تان نيروي لبيت درو توده
تودا وقت تويجي مردم قارمان السنة بيتنا وخيابان يك نفر ناتواني بريار بادو كاني تعتيلكا 1 مليون نفريش بي بو چون لقرا معلوم نية كي دستور دا معلوم نية سياسة كلي چيه معلوم نية قدم بعدي چيه تودا حيج وغزوري لنا يتدرو لذا بسيجة تودا لخيابانا فقط اتواني نمايش بيت شانو قريبه وتخريبي لدستيت يعني تواني دودانا فرجقا طالانكا بانكي بسوتيني نسري ديارا نبني ديارا نهيزي ديارا نجاري كي ترى تواني مخلق بلكي تو قيكتريا سازمان دهي كردن بچي كاركا بالدستور كاركا بفرمان كاركا اجي اروي تدر فلانة كاركي فلانة كاركي كالا بكار بعدي اكي ازاني تعقيبة شي اكي اوكي حركة بيدانا تو دكار آساني كنية بزانا تو اشي تشتي بدوزي تو وقت اجي تودا خلق تودا ام تودا بيكي كوملايتي جورا وجوري هس لايف ستايل جورا وجوري هس بيك هاتي جورا وجور وتعينات جورا وجوري هس جنة بياغا لورا كرد قومي اتنيكية لكا هورامية جافة بولدارة ببولة كارمندة بكارة تمام أمانتو ناتواني كوكيتو لجيرة حيث شعارك بيجي برسيتي عديك برسيني ناين درو بيجي بيكاري عدي بيكارني ناين درو تو فكرك بيكارة كاورا كولبرة شبه 5 مليون تمن مسكي افروشي شبه 5 مليون تمن كل الغازي افروشي خيلي وزعي خاصة لخواي شيسينا قوري خلق سنوركان حاجي عمران وخلق سنوركان السيران بنو بينجوين واوانا بيان خوشة حتى دولة ايران نقوري كورا قاچاخ موادكا قاچاخ كالاكا قاچاخ مشروب اكا خوانكا جمهوري اسلامي بروخي مشروب ازاد بيد انحصار مشروب واودا سكيوه تاقرا متوجه بوين اگر تاقرا متوجه بوين وقت دولة ايران لانقلاب ويناكرياق ارواج تيقا قريت دسو بناو الجن ام جنة لتشي تبلور بياكا لحجاب اجيت 2 مليون و 500,000 نفر مردم ايران جنن 100 سالة كارمان كرقا اجين دنياي مرد سالاري جن تبعيز برانبري قائل اون جنيش نسري هس نمتني هس نحيج ولي وقتي ايجي جنن اي قشتينيت بعتي شعاركي بوش بمعنى بناو زندگي آزادي دروس اكي ام شعارنا طبقاتية نمنافع حج كسي قوات برو نبي خيت السرم ميزة مذاكرة بنج قراناكا نختو ناويتو نازاني جون نختي وكيتو ولي تو اميكا بي اجن ديماند خاصة قشتي دروسكي قشتي لو وحما فكرك او اقريتو اي مجنينو حزي بيكينو قرك مانا آزادينو نسازمان دهيبو قن معلومة شي اتفاقي ككوين نسوحا اقر زندگي آزادي بنيت السرميز معلوم نيه اشي رئيس جمهور ايران جنوي اشي اولوية هر كاري جنوي معلوم نيه هربم دسا استا ايران انترناشنال بشدت لسر اجتي كاركا بي خود بي ارزش بزان اما انساني حزناكين لآشوب حزكين لاستقرار اما انساني بصورة طبيعي وغريزي حزكين بجين قومك سكارمان بجيد اما انسانين حزكين آشتي بيوه للدنيا بو يقرك مان الزورمان فروي تا آشتي بيوه تا كسي نيتم المان تا كسي تاگير مان نكا تا كسي منافع مان نوا تا جيگا مان تنگو نكاتو تا استعداد مان سركوب نكا تا بر بختوري و آزادي مان نقريت تبعتني مقشت مان حزو آشتيك تبعتني مقشت مان نمان قرك خوش مان تيكويت نمان قرك خوش وكسوكار مان كوي تا اقرات شتخراويك نيخو شتدروسيك لناود دلا اما حيج نايتدرو حيج قدرتي لما نايتدرو استحاو كاتل لقل امن ما يشات بيو برو
عدەیەک وەکو جوانانە مەحلات تێهران لەبیرتانە عدەیەک بەناوە دانیشتوویانە خارج از کشور فعالین سیاسی معلوم نیە کێن بە چهرەگەلە جەدیدێ کە ئێران ئینترنەشناڵ 195 دەموچاو و کارشناس و فعالی گۆڕیگە مشتێک جەدیدی هاوردە ئەوانەی ئینقلابە دەسە نەمایشی تەواو بوو سەکوویەکەیان تەواو بوو نوع جەدیدێکی تری هاوردە ئێستا ئێژن چی؟ ئێستامان ئێژن ما سڵح تەڵەبین ئین جەنگمان نیست ملەتە ئیران با ملەتە ئیسرائیل دووست است ئەمە ئەوێتۆ انقلاب تر ئەمە خەریکە بە تۆ ئێژێت ئەم قسە فقط بە حاکمیەت و بە قودرت نەخدۆ ئەکرێتەوە بە من نەخدۆ ناکرێتەوە بە من یارانە ئاخێز نەخ دەکرێتەوە فەرمان ئەدەین ئێژن بڕۆ لە مەهاباد وا بکە ئەیکات من ئیستە بێژم خەڵکە مەهاباد بینە دەرە و بێژن سوڵحمان گەرەکە دێوەتەوە مەهابادیش هات خەڵکەکە بۆ سوڵحات کە سۆحا من ناتوانم بۆ شتێکی تر بێرمیە دەرەوە زۆری لێ نایتە دەرەوە بۆ من نایتە دەرەوە تهدید موشک و تهدید تەقینەوە و شەڕ گشتیە ترسێنیت و ئەتوانی عدەی بێرێتە خیابان تەسویر جەهانیمان دیگە تەزاهورات ضد جەنگمان دیگمانە بەڵام ئەمە فقط بە حاکمیەت نەخ دەکرێتەوە بە حاکمیەت نەخ دەکرێتەوە بەوەی کە ئەستقراری هەست دەستگاهی هەست قودرەتی هەست مؤسساتی هەست بە من ناکرێتەوە ئەمە بە ئێمە ئێژێت کە خۆپ ئێستا ئێمە تەماشامان کرد کە ئەم جەریانە خۆ ناکرێت جمهوری ئیسلامی دنیا بخوا ناکرێت ئیسرائیل بێتەوە حیزە ئەر ئیسرائیل بێتەوە حیزە نیشان ئەدات دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهودە جیهانیە ئەهەمیەتی فرەترە لە ئیسرائیل و ئیسرائیل قوربانی کریا بۆ ئێران ئەگەر ئەمە اتفاقە نەکەوێ و ئیسرائیل جواوە ئێران بواتەوە و شەڕێ لە دوورۆ بە موشک دەست پێ بکە ئەم شەڕێشی تەواو بێ چون زەخایرە موشەکە ئێران تەواو ئەوێ زەخایرە موشەکە ئیسرائیل تەواو ئەوێ هاوکات ئێشێ ئەمریکا شەڕە حیزب اللهکە شەڕە کەتائبکە شەڕە حەشتە شەعبیکە لە عێراق و شەڕکە حتا دەروازەکانە تەلابیب تاتارە یعنی شەڕە درێژخایێنێک لە منتەقە ئەمریکا هەر ئەو کوڕەنە و 3 ساڵ لە عێراقا زرمەیان لە قنی هەڵساندوو نەفریای فەلوجە ئەکەوت نە ئەلئەنبار ئەکەوت نەفریای بەغا ئەکەوت گرفتار بوو ئێستا گەرە کەسی بەم ئیلتجاوە لە منتەقە شەڕ کات ئەمە ئێشێ لە جێگەیەکە تەواو بوێت کە هەر تکیان هەم ئیسرائیل هەم ئێران بۆرد بێنە دەرەوە تەنیا سناریۆیە محتەمل لە بۆردە ئەم بازیە هاوکاتە لەگەڵ شەڕە موشەکیە نە ئێران چارە ئیسرائیلەکان نە ئیسرائیل چارە ئێران ئیسرائیل بتوانێت شکستە قەزە بۆ خەڵکە خۆی و بۆ جەهان و جنایەتێک لە قەزە کردگێسی بە منجیبوونە بۆ خەڵکە ئێران تەرمیمی بکە یعنی دەرگیریە ئیسرائیل ئێشێ بێت و هەوێنە هەستانە ئینقلاب نەمایشیەکی تر لە ئێرانە ئەم دەفعە بەناو ما جەنگ نمیخای ما سوڵح تەڵەبی عینش زەنزندگی ئازادی ئەدەنەوە قنە ما جەنگ نمیخای ما سوڵح تەڵەبی دەوڵەتە ئێران ئێشێ ڕەفتاری بگۆڕێت ستراکچەرەکانی دەستکاری بکات لە دەوڵەتە ئیدۆلۆژیک تەبدیلە بە دەوڵەتە نۆرماڵ و بوێت دەوڵەتە سەلتەنەتیە مەشروتە سوڵتانیە مەشروتەیە ئەبەدی دروستکات لە پشت کامە دیماند لە پشت کامە خواست کە گشتی ئەپڵایەکە و فکرەکە حەقی هەست ئێمە گەرەکمانە زیندگیکەین ئێمە جەنگ ناکەین ئێمە دوژمنە هیچ کەسێ لە خاوەرمیانە نییەین ئێمە گەرەکمانە لە خاوەرمیانە پلتۆک لێ بدەین و بڕەقسین
جا ئیستە کۆمەڵە و دموکرات و پەکەکە و گەشتی بۆ بەسیجەکەن شوێن دەسەکە وا ئێژێت ئەقڵە سیاسی وا ئێژێت ئێمە نە مەردمانە ئەحساسین نە ئینسانهای ناحاڵین ئێمە حاکمیەتە قیامیە خەڵکین کە دائەنیشین دەیتاگەلێک کە تێتە دەرەوە چون دەستگای ئەمنیەتیمان نییە چون دانشگامان نێ لە بەردەسا چون دەستگای جاسوسیمان نییە تا دەیتا بە ئێمە با لە هەڵس و کەوت و شوێن دەسەکان یا ئەی خوێنین و ئەم ماجەرا بەرەو کوێگەرێکی بڕوە ئەوەڵەن دەوڵەتە ئێران پارەدایم شیفتی کردگە وە خومینی ئەمریکا تێنێتی تا لە ئێران تابعیەت سازی بکە پەدیدەیە شەهرنشینی ئوستوارکە ژنان و مینەیە جامعە تحتە ناوە ئەخلاق ئیسلامی وهبون معارف إسلامي وجدائية محيط التدريس وارد بازني آموزش پرورش بون امرو فاسدترين مصرفگراترين ببنياترين جنان خاورميان جنان إيران جنان جيل دس جمهورية إسلامي لجيجيكا كإيران بوه منجية أخلاق مردم أخلاق فردي تعتيل كرد مردم احتياجي نبو أخلاق فردي بويت چون دسكاغل نظامي وأمر بمعروفية إيران باريزگر أخلاق بو خميني فرقة قرائي هاورد خاورميانه جهان التسنن هيج مركزي كي تمركزي نية هيج سريكي نية ولي جهان التشيع يكانون الرهبري هز قمو تارانه والدولة يهود إيراني استقرار إسرائيلي لخاورميانه باراست انحسار دجمنايتي تكا إسرائيل قرت أستو استيش إسرائيل نجاة أدا لغزة إسرائيل جناية كارة ما جراي هولوكوست شو جير السؤال إسرائيل منال كجي كرد جن كجي كرد إسرائيل هيمنية ارتشا بوشالي شكيا إسرائيل غزي نتواني بقريد إسرائيل مردم غزي تسليم نكرد مردم غزة صانفة نهات بيجي غلط ما نكرد تسليمين إيما فلسطينيين حزو الزندقي أكين شرمان نقرك إيما بردي إيوين مردم فلسطين إيجي تا آخرين نفر أمرم ودان بتوانان برودرو لسر زمين من إسرائيل يهود فروشية بشته هولوكوسي نماغيتر نيماغا تبديل بشهرية جنايتكار كودك كشه فاشيست يهود بوغا لمنظر جهانيو استئشي غسل تعميد بدريد بچي غسل تعميد ادري بچي نجات بياكا إسرائيل هل استبيت درو هل استبيت درو لغزة أولا وتي حماس لبينهم حماس نقل بينشو حماس مليون برابر قوربو حماس شرط شروطي بودانيا جيجي انسحابك رويت دواوه لبرامبر هر ديل السيفيلية كاسي نفر آزادكي لبرامبر هر ديل نظامية كا 50 نفر آزادكي إجازة أدي مردم غزة آزادانه برون كراني باختري وبينو دي حماس نقنا بودنو حماس دولة فلسطينية قريت دسي أم دولة خود مختارة تقيوة هر تقيوة زلبو أصلاً إيش بحث دولة إسرائيل فلسطيني ناقات چون دولة إسرائيل بالرسميتنا ناسيت مردم فلسطينيش ناشيت تجير بارد دو دولة ناشيت بحد شويك إسرائيل شون إيش نجات بياكا شون بويك بيت درو ناف قدر هاتنية بيت درو ترو بوغا نيوي مردم إسرائيل جيتي لي أروات إيشي إسرائيل بكيت منجية كار قولة تريك إسرائيل إيشي بتواني رفتار دولة إيران بقوريت بپشتیوانی مردم إيران يعني الزربة بالقنا إيران تا إيران خوي بقوري ومردم بتواني إيران بقوري إيران إستا بسا علي خامنية بوست علي خامنية إستا بوست علي خامنية علي خامنية براحتي علي خامنية لاون
جێنشینەکەی عەلی خامنەی دانێن لە ئێران سکولارە مەشروتەیە سوڵتانی ئیمپراتورە ئێرانی یەهود. ئیسرائیل وێتۆ چی قەرز خۆی بەرامبەر بە ملەتە فارسە ئێرانی لە جەعل تاریخی یەهود بازیە خۆیان بەناوە کوورش و ماشی ئەداتۆ ئەم دەفعە ماشی ئەی یەهود کە دەوڵەتە ئیسرائیلە ئێرانیانت دەربەند ئازادەکە. خیلی سناریۆ قەشەنگێکە خیلی فقط بەم شێوە ئیسرائیل نەجاتی ئەوێ دەنا ئیسرائیل هەتایە لە خاوەرمیانەی تر ناتوانێ بوێسێت پێچێ 5 ساڵ 10 ساڵ تەواوە ئیسرائیل تەواوە فقط بەم سناریۆ ئیسرائیل ئەمێنێتەوە کە بێتۆ منجیە مردمە ئێران کە محوەرە مقاومەت بتوێنێتۆ. محور مقاومت هیچێک نییە بێجگە لە مشتی قاچاقچیە حەشیش فرۆشە پوڵ دزێک کە مشتی چەکیان واوە دەسۆ ئمڕۆ بووگنۆ ساحێوە وەکو حەسەن نەسڕوڵڵا وەکو حادی ئامری ئیستە بووگنۆ ساحێوە یەس ئۆرگانیزەیشنێک دەسیوا لە قاچاقە منتەقە دەسیوا لە تجارەتە پوڵدانیە پوڵدانی کاسبیە. لەم بازیە دەموچاوە خاوەرمیانە تاغیرەکە پارت دموکرات و یەکێتی تاغیرەکە حکوومەت ئەمە دەورانە پۆست حکوومەتە هەرێمە من وتم تەواو بوو مستەقیمان تێنە بەرنامەکانە مەسە مستەقیمە بەتجێن نەزارەتە ئێران مستەقیمان ئلحاق بێ و ئێرانی جدید. ئەمە خوێندنەوەی ئاخێزە بە عنوانە بازیگەرە سیاسی تۆ گەرەکتە وا بکەی و من بەر بەمە ئەگرم. من ئەزانم دەوڵەتە ئێران بەرساختەی دەسە ئامریکاس دەوڵەتە بازاڕیە. من ئەزانم شیعەبازی حیچێ نییە بزانە یاران بزانن وەختی من تێم ئێژم دەوڵەتە ئێرانی نظام ئیدئۆلۆژیک نییە شیعەگەری حیچێ نییە استکبار تەبیین نەکریاگە دانەیە تو لە شیعە وا فشی کرگەسە خۆی فکرەکە منجیە جەهانە فسقنی ئەخەفێتۆ خۆشی ئەزانێ درۆەکە و ئەزانێ کە منیش ئەزانم درۆەکە لذا لە مقابڵە منە هیچ نیرویەکی واقعی نەوێ سیاگە مشتی ئیمکانات بەدەست وێ سیاگن وا گشتی گەرەکێسی زندگیکە وەلێ منە ئینقلابی ئەو دەرئەکەم و بەهای مەرگی پێدەم. من ئەمە ئەخوێنمەوە لەم بازیە ئەمە ئەخوێنمەوە کە ئەم بازیە ئێشێ بۆرد دوێت نە ئێران ئێشێ سەرکەوێ نە ئیسرائیل ئێشێ هەر تکیان وەیە کۆ سەرکەون و خاتری جمهوری ئیسلامی خاترێکی تاڵە بە نەفەرێک ئەڕوات بە یەک نەفەر ئەڕوات وەلەم وەسەتە جەهان نجاتی ئەوێت ملەتە ئێران بۆ ئەوەڵین بار لە تاریخە ئەوێت و ملەتە فەرزانەیە ئێران ملەتە سڵحتەڵەبە ئێران وا ڕژیمە ئیدئۆلۆژیکە هارە خۆی هەوسار کرد. خەیلی تەوەهومە گەورەیەکە بۆ خەڵکە نامتەعەینە ئێران خەیلی تەوەهومە گەورەیەکە بۆ مردمە هاڕیاگێ واوە شوێنە سەگە بەرە دەرگای ناسا ئەگەڕێ ئێژێ ئێرانیە تا ئەحساس شەخسیەتکە مردمێکە شخصیەتی نەماکە. ئەمە بازیەکەتەنە 7 ساڵ 8 ساڵە من ئامادەم بۆ ئەم بازیە. دەوڵەتە ئێران نۆرماڵ بوێت من زۆرم فرەترەوێ شەرایەتە بشێوکەی نەمایشی لە جنبش من جەنگ نمیخام سڵح میخام بخەیتڕێ بەر لە گشت کەسێک دیگەران مسلح بوون یارانە من مسلحون بە هەزاران هەزاریار من مسلحیانەکە لە ئەقلیم و کوردستان و لە دەباشان لێتانەدەم. نایەڵم بیوە نەبەرەوە نایەڵم ئەم نەمایشە بووە نەبەرەوە. من دەرم خست ئێوە نە ئارمانتان هەست نە باوەڕتان هەست نە ئیدئۆلۆژیتان هەست ئێوە مشتی یەهودی بازار بازن
وان نمایش ئەکەن بوو تەداوم خۆتان دەستان بۆ من ڕوە و من لەم بازی ئێوە ئەدەمە زەوی من ناڵم دەوڵەتە ئێرانیە ئەبەدی تەشکیل بێەوە ناوێت ئێمە ئیمزای نەکەین دەوڵەتە ئێرانی ئستقرار پەیان ناکا کوردە قەومی ئێتنیکی ناڕواتە ژێرە بارتان تا من ماوم و ئاخێز ماوێت خیاڵە کوردستانە خەومی ئێتنیکی لەسەرتان دەرکەن لە دەباشان و هەولێر هەڵتانە تەکێنم و لێتانە دەم بابزانی من 8 ساڵە لەسەر ئەمە کارەکەم هاشوهو شەقمتان تەواو بوو ئەمریکاتان ئەربابە ئێران بوو ئێران نۆکەرە ئەمریکا بوو هەرتکیان وە یەکۆ بە ئیسرائیل و بە ئێران نۆکەرە ئەمریکان هاتبنە یارمەتیە یەکتری نەجات بدەن من وە گیانتانەی کەمە مۆتەکەیە مەرگتان سرە تەک تەکتانە کوتمەوە شەرایەتت جەنگیە موشەک و فیشەک سوار بوێت دەسم فیشەکم لە هیچ کامتان ناگەڕێنمەوە وەکو حەپەحەپەکەی مەحسابازی بکەن و حەپەحەپ بکەن لە خیابانەکانە سنەتان تۆپێنم با بزانن ئەم دەفعە بازیە موشەک و فیشەکە واتیەیە و بەشێ تەسلیحی واتیە مطمئن وە تا تۆ نەفەرێ مسەلحکەی من دەمسەلحەکەم مطمئن وە تۆقمە بۆش و دەسە بەتاڵە حەجێکە نییە خەڵک نامتەعەین من تەعەیونی پێدەم لە پشت سڵح تەڵەبیا هێز نایتە دەرو هێزێک لەم مەسیرە ئازادی کا دەوڵەتە ئێران من سازماندەهیەکەم من ئیدەی ئینقلابی پێدەم ئیسرائیلت هیچ گوویەک نییە تورکیەت هیچ گوویەک نییە ئێرانت هیچ گوویەک نییە ئەمریکات هیچ گوویەک نییە وەختێک ئێرادەی جەمعیە مردمێک تەبدیلە بە مشت بوێت من یەک نەفەر نییەم تەمامە مشکڵە ئێمە ئەمەسە بە عینوانی یەک نەفەر لە منافع و ترسەکانە خۆمان تەحلیل ئەکەین ئێمە هەزاران هەزار ئینسانین کە هەزاران هەزاری تر ئەتوانین بخەینە پشتە خۆمان توانە ڕووبەڕووبوونەوەمان تەک کشکەسێکە هەست تهدید گیانمەکە تهدید ئەمنیەت و زندگیەکەم بربەسم بۆ دروستکات دنیای لێ تەنگەکەمەوە من نەژیم ئەو ناژیت حاڵیت بوو دەوڵەتە ئیسرائیلێکی جوا و ئێران باتۆ نەداتۆ لە خۆی حیزتر نییە و من ئەم مدەتە هەر خەریکم تەحریکمە کرد ئیسا حیز هەڕم و بڕم نایخوات ڕئیسە ستادە ئەرتشە ئیسرائیل پەیام بۆ مردمە ئێران ئەهەنێرێ کە پولهای شمارە خەرج میکند ئەگەر دەوڵەتە ئێران دەوڵەتە نۆرماڵ وایە ئەمەی ئێوە ئەژنی بەرامەدە لە ئێرادەی مردمە ئێران وایە رئيس الستاد ارتشد متخاصم جنايتكار إسرائيلية مناڵکوژە ژنکوژ بەرامبەر بە مردمە من قسەی بکردایە من دارمە و ڕێدەمی پۆفیوز بچوو فکرەقنە خۆت بکەی گەوا باوک تۆ بوو پوڵە ماڵیات دەهەندەهای ئەمریکاکەیتە موشک و مناڵە فلستینی و ژنە فلستینی پێەکوژی بۆ سەرزەمینیان داگیر ئەەکەی بۆ شەو ڕۆژ كنا مشكلة بو قصو قيسري بو تمام الدرقنا بركرق لف تفجيرات وموشك وصاروخ بو صو پنجا كلها كاستي ودروس كرقا بولا مردم ماليات دهندي امريكاي بو خرجت فن وصلحاكي اسرائيل قواباوك تو بو چيتي تدريس اكي بإيما زندگي كردن چي شكلية هاريد بو من صحا قدرت كردان دروس كم بشكي فريلا بوجي جامعة بو بوجي دفاعي أروى مشكك دروسا كم هافي ماش دروسا كم بحباديش دروسا كم آخرين تستاورت هاي تكنولوجيك سعيكم دسي بيبا ياكم تابتوان مشري بيبكم ودفاعكم وأمنيتكم باريزا دي أم ترحات بو إيجن وأقل حيج إنساني قبوليناكا چون معلومة پردەی نەمایش و پرۆژەکە چۆن خەریکە ڕواتە ڕێوە من لە پۆستە فەیسبووکەکەما دام نیاگە ئینقلاب نەمایشی سڵح تەڵەبی واوە ڕێوە من ئاخێزی وا ئەیخوێنمەوە
چون بازیگەرم نەمگەرەکە تۆ من سورپرایزکەی من سورپرایز ناوم ناڵم یارانیشم سورپرایز بێت بەر لەوەی تۆ قاڵ بگەینتە قەیتور من ئیعلامم کرد تۆ فقط بەم ڕێگە بۆرد ئەتوانی بیتە دەرۆتیە و لەم ڕێگە من بەرە پێگرم یا ئیسرائیلێشی بێتۆ حیزە لە بینی ئەوەین یا دەوڵەتە ئێرانێشی بێتۆ حیزە لە بینی ئەوەین لەم وەسەتە ناوێ هەم دەوڵەتە ئێران حفزکەی هەم ئیسرائیل هەم ئیسرائیل قوسڵ تەعمید بێ اختارە ئاخریشی مەدەم و دموکراتی و کۆمەڵەیی و پەکەکەی تحت ناوە منجیە مردم لە ژێرە دەستە دەوڵەتە ئێرانی نینە ناو خیابانەکان دەستان لێ ناپارێزم لە گوستەرەیە جەهانە دەستان لێ ناپارێزم هەر ئیستە ئیمڕۆ بێن تعریفی بکەن و بزانم ئێوە وانە کوێ بەرنامەی ئایندەتان چیە نەیە قەح بە باب بێژی وەکو ئینقلاب ژینا سورپرایز بووین نە سورپرایز نەوگەنێەوە دەستور کارەکەن بۆی وە عەبەی موحتەدیەژن تویت کە بێژە ئین جەنگ ئەز ئانەمانیست ئێران ئینتەرنەشناڵ بڵاویە کاتۆم قسان مەکرد تاوەکەکەی مەسای پێنێت هەواسە بێ من ناڵە من بازیە بکەی خاڵیت بوو ئەمانیشە بۆ تاریخ ئەمێنێت و ئستنادن عەلا ئەم دیبەیتانەی کە کردگمە خوێنتان مباحە نێنە ناو بازی دەوڵەتە ئێران ئێمە غەیب بکەن بۆ دەوڵەتە ئێرانە ئێمە ئێشێ مردممان مسلح بێت مؤسسات دەوڵەتە ئێران بگرێت نەهادە مردمی دروست کات تا دەوڵەتە ئینقلابی ئاخێزیانە کورد تەبەلور پەیاکە لە ڕاستای دەوڵەتە ئێرانیە لەم بازیە نەمایشە ئینتەرنەشناڵ و ئەمریکا و ئیسرائیلە شرکەت کەن کلکتانە قرتێنم هەواست بێت هەواست بێت نایەوە خۆش